سلێمانی هیچ وڵاتێ نییە لە مێژوودا ئەرکی خۆی بەجێ نەهێنابێ. وڵاتی سلێمانیش یەکێکە لەوانەی زۆر لە مێژە تا سەردەمی داگیرکاری زۆر ڕوودا و کارەساتی دیوە. ئەوە پێناسەی مێژوونووسی کورد محەممەد ئەمینزەشی بەگە بۆ شاری سلێمانی. مێژووی ڕابردووی سلێمانی زۆر پرشنگدار و پڕ لە سەروەریە. گەر پیرەمەگرون و لووتکەی ئەزمەڕ و شاخی گۆیژەش بهێنیتە گوفتار، ڕوودا و کارەسات و هەڵمەت و قوربانی و شارستانیەتی 230 ساڵەی سلێمانی دەگێڕنەوە. سلێمانی جێشتە نازیە بۆ من زۆر زۆریش، چکە من لە ساوێنە دایک بووم و لە سلێمانی ژیاوم و من بستێکی سلێمانیش بە هەموو دیانایەم. ئەگەر بێت و دەقەستیان دووکەمەوە وازانم لە جەهەنەمام. جاران سلێمانی برێتی بوو لە 6 گەڕەکانی هەمووی دیاری کراوەکو کانێسکان و مەڵکەنی و لە سەرەوە و لە ناوەڕاتیشە تقریبەن بڵین دەرگەزێن و سامونکەران لە خواریشەوە سەرشەقام و چوارباخ برێتی بوو لەم 6 گەڕەکە لە شارێکی جوان و پاک و تەمیز بوو، شارێ بوو خەڵکێکی هەموو یەکتریانە ناسی، خۆشەویستی وەمانە هەبوو لە بەینا لەم سەری بازار بۆ سەری بازار خەڵکەکە هەمووی کە هاتن دەرەکەوتن هەموو بە خۆشەویستیەوە یەکتریان مەسەلا سەلام و کەلام و جۆرەشتانە هەبوو لە بەینا. ئەمە لە ڕووی مەسەلەن با بڵین گەڕەکانەوە. سلێمانی جێگای شیرینترین وڵاتە لە دڵی منە، چونکە من چۆن بۆ هەموو دنیا هاتوومەتەوە لەبەر ئەو دوکانە خۆم گەوزانەوە من بە قوربانە بم سلێمانی. بۆیە شانازی بێگەن لەم شارە لەدایک بووم، لەم شارە کاسبیم کردووە و لەم شارە ژیاوم و شارێکی بەڕاستی شاری سلێمانی شارێکی پاکە، شاری ڕۆشنبیرانە. هەمیشە نەوەکانی ڕابردوو جارانی سلێمانی بە خۆشتر دەزانن لە چاو ئەم سەردەمەدا و شانازی بە سلێمانیەوە دەکەن. لە نێوان ڕابردوو ئێستاشدا هەمیشە هاوڵاتیانی سلێمانی ڕابردویان هەڵبژاردووە، چونکە ئەوسا هەمووان وەک یەک خێزان لەم شارەدا بوون و خۆشی و ناخۆشیەکانیان هەر پێکەوە بووە. سلێمانی ئەو کەسێکە لێرە دایک بووە جێی فەقر و شانازیە بووی، بە تایبەتی بۆ ئێمە من لە حوستاڵیەوە لەم چاخانەی ژەکەم لە سلێمانیشەم، وەختی خۆماشان لە مەڵکەنی بوو لە گۆژە لە دایک بووم. جاران تەماع نەبوو، پارەش نەبوو، بەڵام خۆشەویستی هەبوو، خەڵک هیلاک بوو، بەڵام مێشتی ئیسراحەت بوو، بەڵام ئێستا پارە هەیە، جان هیلاک نییە، بەڵام مێشک هیلاکە. ئێستا ئەگەر بێتەوە واقعی وای ئەو کاتە خۆشتر بوو، بۆ دڵ مرتاح بوو، سەردەکە سەرینەکە خەوە لێکە و ئێستا ئەوەی لێگەیتەوە ئیسراحەت ناکەیت. ئەو کەسەی لەم شارەدا ژیا بێت گەر چەندان میلی بڕی بێت و لە وڵاتی خۆشگوزەرانیدا بوو بێت، هەمیشە دڵی لای سلێمانی بووە، دڵسۆز بووە بۆ شارەکەی، سەربڵند بووە و ڕێگەی نەداوە دەستی بێگانە بگاتە شارەکەی و خۆی فیدای کوچە و کۆڵان و شنەبا و ڕەشەبای ئێوارانی شار کردووە. لە نێوان ڕابردوو ئێستای سلێمانیدا هاوڵاتیانی شاری سلێمانی شانازی بە ڕابردووانەوە دەکەنەوە، دەڵێن ڕابردوو بوو بۆ هۆی بنیادنانی ئێستای سلێمانی. دەژڵێن لەگەڵ فراوانبوونی شاری سلێمانیدا بەڵام هەر جاران خۆشتر بوو کە هەمووان پێکەوە وەک یەک خێزان لەم شارەدا ژیانیان بەسەر بردووە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.